4 یا 6 4 بەدوایی دیارە ئێمە لە پشوهایونا بۆ دەرفەتێک بۆ قوتابیانی سنووری قەزای شارەزور ئەوانەی کەوا عاشقی خوێندنەوەی قورئانی پیرۆزن کە بە شێوەیەکی جوان بیخوێنەوە بۆیە لە قەزای شارەزور لە سنووری قەزای شارەزور و دەوروبەری بڕیارمەدا خولێک بکەنەوە خولێک لە ئاستی پێشکەوتوو خولەکە تقریباً 2 مانگی خایان دە محازەرەی تیا وتراوە هەر محازەرەیەک سەعاتێک لە کتێبێکی تەجوید ئیمام سیرۆن حامید کە دایناوە کتێبێکی تازەیە هەندێ گۆڕانکاری تایە لە چاپەکانی پێش و پێشکەوتوترە بۆیە ئێمە بە خۆشحاڵیەوە قوتابیانی خۆشەویست زانستخوازان فێرخوازان بەشداریان تیا کرد نزیکەی 120 قوتابێک بەشدار بوو لە خولەکە بۆیە ئەمڕۆ لە ئێرە کە بە شێوەیەکی ئیعلان بە شێوەیەکی ڕسمی ئیعلانمان کردکەوە تاقیکردنەوەکەن لە ئەم بابەتە لە بابەتی زانستی تەجویە لەم کتێبە ئەلحەمدولیلا کاتێکە خولێک ئەەکەیتەوە 120 کەس یا زیاتر بەشداری بکات لە خولەکە ئەوە مای خۆشحاڵیە بەدەمەوە چوونە بە تایبەتی ئافرەتان کە خولایەکی زۆریان هەیە بۆ ئەوی کەوا زیاتر قورئان بخوێنەوە و جوان بخوێنەوە وەم خولانەش دیارە ئێمە لە نووری حکمە لای ئێمە زەرور و گرنگە و بڕیارمان داوە تەجویدی عەمەلی لەگەڵ عەمەلیات تەجویدە عیلمەکەیشی کە بریتە لەم نەزەریە بە هەمان شێوە ئەو کەسێک کەوا ئەگەر بیەوێ ئیجازەی قورئان وەربگرێت ئەبێ پێش ئەوەی کەوا عەمەلی تەواو بکە ئەبێ ئەم تەجویدە عیلمی ئەم تەجویدە نەزەریە ئیمتیحانی کرد بێ پرسیارەکان 100 پرسیاری بۆ ئێنینەوە لە بابەتە جۆر بە جۆرەکانە و ئەبێ لەو 100 پرسیارە 80 پرسیار بزانێت ئەو کاتە ئەڕاتە ئەو مەرحەلەی کەوا لەگەڵ تەجویدە عەمەلیەکەیە لەگەڵ لە خوێندنەوە عەمەلیەکەیە هەردووکیان لەگەڵ بەشێک لە قورئان لەبەرکردن ئەو کاتە ئەو کەسە ئەتوانێت ڕیوایەتی حەفظ ئیجازەی ڕیوایەتی حەفظ عن عاصمە وەربگرێت ئێمەش دیارە ئەو مەرحەلانە یا ئەو قۆناغانەی کەوا قوتابیەکانی پیاتی ئەپارێ زەرور و گرنگە کە ئێمەش لەگەڵیان نابین بۆ ئەوی کەوا ئەموو مەرحەلەکان هەم تەجویدی عەمەلی عیلمی و هەروەها خوێندنەوەی عەمەلی پاشان لەبەرکردنی قورئانی پیرۆز ئەم سێ خاڵە شەرتی ئەساسین بۆی کە ئەگەر کەسێک بێوێ قورئان ئیجازەی قورئان وەرگێ ئەبێ ئەم سێ خاڵە تەنفیز کات. و کۆمەڵێک فێرخواز کە بەشداریمان کردووە لە خولێکی هاوینە کە لەلایەن بەڕێز مامۆستا ئەحمەد بێسەڵمەنیەوە وتراوەتەوە ئێمە بۆ ماوەی دە کاتژمێر بەشداریمان تیا کردووە پاشانەوە ئیمتیحانمان کردووە لە ئیمتیحانەیە کە ئێستا کاتی ئیمتیحانەکەی و بەشداری تیاکەین ئیمتیحانەکانمان بەڕاستی زۆر بە تێر و تەسەلی بۆ هاتووەوە ئانە هیوادار ئینشاڵڵا نەتیجەیەکی باش بێنین و سەرکەوتوو بین و ئەم جۆرە ئیمتیحانانەش بەڕاستی فلتەرێکی بەهێزە بۆ فێربوونی زانستی شەرعی بۆ فێربوون لە زانستەکانی قورئان کە ئەمە وەکو زانستەکە فەرزێکی کیفایەیە بەڵام تەطبیقکردنی لە کاتی قورئان خوێندنا ئەمە فەرزی عینە پێویستە هەموو موسڵمانێک ئەم زانستە بزانێت لە کاتی تەطبیقا و بە دروستی نازانێت ئەگەر هەڵی تیا بکرێت بۆیە داواکارم کە ئەم زانستە گرنگی تەواوی پێ بدرێت و هەموو لایەک بەشداری لەم جۆرە خولانە بکات چونکە بەڕاستی زەرورە و ئەم زانستەش پیرۆزترین زانستە چونکە زانستی قورئانە و خوای پەروەردگار کەلامی خۆی پەروەردگارە خوێنینەوە بۆیە پێویستە ئەوەی کە ئیخوێنینەوە ئەوەی کە مباشرەیەکین بە جوانترین شێواز بەو شێوازەی بە سەنەد هاتووە گەشتۆ بە ئێمەش بەو شێوە بیخوێنینەوە و پیرۆزترینە و جوانترین زانستێکە کە ئێمە فێربین هیوادارم هەموو کەسێک گرنگی پێ بداوە ئەم جۆرە خولانە بەردەوام بێ. صفەتی ئەلجەهل لە زمانەوانیدا ئێمە دوومانەیە هەم لە زاراوەمان هەیە و لە زمانەوانیشمان هەیە ئەمە لە زمانەوانیە